گۆی زیاتر دەکەم بە تایبەت دوایەوەی کە ئەم لافاوە لە چەمچەماڵ ڕوویدا ڕەخنەیەکی زۆر لە سیاسەتی ئیدارەدانی شارەکە و بە تایبەت سیاسەتی یەکێتی دەگیرێت و دەگوترێت هیچ بۆ چەمچەماڵ و دەوروبەری نەکراوە. لەگەڵ دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیتریان بۆ توێژینەوەی هەرێمایەتی گفتوگۆ دەکەم. دکتۆر بەخێر بیت. لە دوا قسەی هاوکارم ئارامەوە دەست پێ دەکەم کە گوتی ژمارەیەک بەرپرس دوور دەخرێنەوە. ئەوەی لە چەمچەماڵ ڕوویدا کارەساتێکی سروشتی بوو یان کەم تەرخەمی لە ئیدارەدانی شارەکە؟ وڵاهی بەداخەوە خاتوون سنوور، من دوو هەفتە پێش ئێستا لەم کورسیە دانیشتوم باسی دۆخی کۆرمۆرم کرد. کۆرمۆر لە ناو ناحەی قارکەرەمە، خۆم و باوکم و باپیرم و باپیرەی باوکشم نفوسمان کۆرمۆر و قارکەرەمە. بەڵام خۆشم هەر مناڵی چەمچەماڵم و لەوێ گەورە بووم و تا مەرحەلەی ئیعدادیشم لەوێ تەواو کرد. ئەوانەی کە بەرپرسن لە شارەکە هەموویان بەشێکی زۆریان ڕەفیقی مناڵی من یان لە گەڕەکێکین. دۆخەکە لە چەمچەماڵ بە ئەندازەیەک خراپ بۆ خۆزگە نەگەیشتایە بەمە. بەڵێ ئەمە کارەساتی سروشتیە، ئێمە تێدەگەین لە خواروی ئاسیا، لە ئەمریکا، لە شوێنەکانی دیکە ئەم کارەساتە سروشتیانە ڕوودەدەن و باران هۆکاری سەرەکی بووە. بەڵام ئەمە ڕەحمەتی خوایە و دەبێت زۆر زۆر سوپاسی خوا بکەیت کە لە شەوانە بوون. ژمارەی قوربانیەکان بە هەزاران کەسە بوو بەڕاستی. یعنی ئەگەر تۆ لە چەمچەماڵ بی دیمەنەکە ببینیت، هێشتا زۆر زۆر دیمەنی قورستر و ناخۆشتر من پێم وایە بۆ چەند ساڵێکی دیکە ڕوودا و ڕۆدا لە چەمچەماڵەن ئەوە تەئسیری لافاوەکەی و ساڵە بووە. یعنی ئەوەندە زەرورزیانێکی گەورە بوو ئەم لافاوە. بەڵام بێگومان حکومەت دەبێت پلانی هەبێ. حکومەتیش لەو سنوورە سێ دەیە. من بە حکمیەوە نزیکە 18 ساڵە سەحافاکەم لەو زۆنە معەدی دراساتمانەیە بەردەوام لە تەلەڤیزیۆنەکان قساکەم. فیگەرێکی گشتیمەم لە چەمچەماڵ و خزمان و دۆستانمان هەموو لەبێن هەر خۆشم عینی ئەوەم. ئەوەی کە منەی بینم بەشێکی پەیوەندی بە کەم تەرخەمی خەڵکی شارەکە و بەرپرسانی شارەکەەوە نییە. پەیوەندی بە سەروترەوەی ئیدارەی سلێمانیەوە هەیە. مثلا سەرۆکی شارەوانی من ڕەفیقی مناڵیمە و ئینسانێکی دەستپاک و چۆنەڵی زمان پاک و عایلەیەکی ڕێک و پێکن. خێرە دەسەڵاتی چییە چەمچەماڵ 300,000 نفوسی یەک شۆفری هەیە. تخوا شۆفڵ چییە چەمچەماڵ نەیبێ؟ یعنی ئێمە بەپێی گەفنی کلاینت ئەسۆسیێشن 4.4 تریلیۆن پێسێ جابەز لە کۆرمۆرە غازەیە. ئەی لە چەمچەماڵ خۆیان چێڵگەکانیە، ئەی غازی شلی ماڵان، ئەی 16 پێشتر ئەم ڕەخنانەت ینی ئاڕاستەی ئیداری خۆجێی شارەکە کردووە. نەک ئەم ڕەخنانە من ئەزانی من لە عێراقا لەگەڵ قیادەی سیاسی عێراقی شتانەمان باس کردو لەسەر دۆخی چەمچەماڵ. هەر خودی بەڕێز کاک قوبال لە میانەی دڵفی ئیکۆنۆمیک فۆری من پرۆپۆزەڵم پێداوە کە چەمچەماڵ بکرێ بە منتیقەیەکی سناعی کار و دەرفەتی کار بۆ گەنجانە بدۆزینەوە. هەموو ڕۆژێ گەنجێکی خێرێ نەخۆنەدی ئەو شارەی من تەخەڕوجی ئەو شارەی من بەڕاستی تەلەفۆنەکە لەم خشتە لەو مەعمەلە کەسێ ناناسی. یعنی ئەمە گوناحە بۆ خەڵکی چەمچەماڵ گەنجەکانی دەرفەتی کاری نەبێت. بەڕاستی گەنجەکانی دەرفەتی کاری نەبێت. چەمچەماڵ هەر ئەوە نیە، ینی تاریخێکی زۆر زۆر قوڵیە، هەر ئەنفال و شەهید و چۆنەڵی قارەمانستان نییە. چەمچەماڵ وێڵاشی کەرکووکە، وێڵاش لە سکی دایکاوەکو دوێنێ شتومە. ئەگەر وێڵاش نەبێ ناڵدان ئەخن چێ، ئەگەر چەمچەماڵ نەبێ ڕەنگە کەرکووک بخن چێ. بۆچی پێت وایە یعنی لەو ئیستفتایی کە کرا لە کەرکووک نیوەی چەمچەماڵمان ڕۆشتین لە کەرکووک وتمان با کەرکووک و قورسایی کەرکووک زیاتر بێ. بەڕاستی کەرکووک بەو گەورەی خۆیەوە، بۆ قودسی خۆیەوە، بۆ دڵیەی خۆیەوە بە چەمچەماڵەوە بەندە. چەمچەماڵ ڕەگی لە سلێمانیایە، ڕەگی لە مەنتیق سەنگاوایە، ڕەگی لە ناوچەی جەباریایە، لە ئەمەوە نایە، لە هەولێرایە. بەداخەوە ساڵانی ڕابردوو کە لافاوێک یان ئاوێک کۆ ئەبووە لە هەولێر خەڵک لەو مەنتیقەیە تانە و تژر و وەڵا لە هەولێر. بەڵام ئەوە تا ئێمە بینیمان بەڕاستی من لێرۆ بەناوی خەڵکی چەمچەماڵ و بەناوی وەکو ڕۆڵەیەکی چەمچەماڵ سوپاسی یەک بەیەکی ئەو خێرخواز و ڕێکخراوە خێرخوازی و خەڵکە جوامێری کوردستانەکەم لە زاخ و لە بادینانەوە لە هەولێری سەربەرزەوە حتا و گۆگاتە خانەقین خەڵک مشوری چەمچەماڵی خواردووە. ئەمە دلیلی ئەوەیە کە خەڵک ئەوێ چەمچەماڵ نەکەوێ، نەتەپێ، نەلەرزێ. ئەمە بەرەنجامی چی بوو کە لە چەمچەماڵ؟ ئەمە بەرەنجامی کەم تەرخەمی و نەبوونی پلان بوو. من نەگوتارێ دەیان وتارم هەیە. بەڕاستی من زۆر جار ئەڵێم ئەعوذ بالله من كلمة الأنا ئاڕاستی بەرپرسانتان کردووە؟ نە زانیی من بە هەزارها مقابلەی تەلەڤیزیۆنی مێ باسی دۆخی استراتیژی و نەوت و گاز و ئاسایشی و زەوت ژۆپۆلیتیکی و زاکەم. بەڵام ئێمڕۆ ناچارم جەناب دەڵێی تۆ منیش بڵێم من. ئەمە ڕەنگە تا ئێستا 100 وتارمان لەسەر دۆخی چەمچەماڵ نووسیبێ لە ماوەیان 5 ساڵی ڕابردووە. یعنی دۆخەکە ئەوەیە ئێستا من و تۆ بتوانین نێڵین لافاو بێتە ناو ئەم ستۆدیۆوە، خەڵکێک ڕێگریمان لێ بکات لافاوەکە بێتە ناو ستۆدیۆ. ڕێگری هەیە، ینی ڕێگریەکەش لەسەرەوەیە. حەقیقەتەن من خۆم گەشتم بۆ قەناعەتەی دەیانەوێ مەجموعەیەک لە سلێمانی چەمچەماڵ بکەن بە منتیقەیەکی سناعی و پیسخۆری تیا بکەن و گەندەڵی تیا بکەن و بۆ کۆمەڵ شت بەکاری بن و وا بکەن خەڵکەکەی بڕەتێنن بڕەنجێنن چۆڵی بکات. ئەم شتە قبوڵکراو نییە. ئەو نیەتە لە مێشکی هەر کەسێکایە لە مێشکی خۆی دەری بکات.
ئەمە هەڵەبجە نییە خۆیان ئەو برادرانە قیادەکانی خۆیاندانیان پیان ناوتیان کارەساتی هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجە ئێمە لێی بەرپرس بووین بۆ یەکی کارەساتی کیمیاباران ڕووبا بڵێن هات حکوومەتی سەدام حوسێن چی لە هەڵەبجە کردووە ئەیان دۆخێکی وا ڕوودا ئەیانەوێ چمچەماڵی ژوا ئاو بیبا وا کارەساتی توش بێت دوایی بڵێن وڵا ئەها حکوومەتی هەرێم بەرپرسە لەم دۆخە ئەمە دۆخی چەمچەماڵ ژیانی خەڵکی سەربەرزی چەمچەماڵ بۆ مزایدەی سیاسی و دەنگەدەنگی میدیایی نابێ من دەبینم کۆمەڵی ڕێکخراوی خێرخوازی لە هەر شوێنێکۆ بێدەچونە چەمچەماڵ کاری خێرخوازیەکەن خزمەتی شارەکەکەن جا میدیان هەر کەسێکن بەڵام خەڵکێکی تر پێ دڵتەنگ بووە و دەنگەدەنگەکا و وەسە هۆسەکە ئەکات و ئەوانە خۆ ئەوانی ژێمەش لە سلێمانیش چەندین ڕێکخراوی خێرخوازی هەیە ناوێنایەنم ڕێکخراوی مرۆیی ئەوە هەیە ئەوان بابیان کردیانە شەپڕێکمان لێ بدایە حقیقەتەن یعنی من ناچارم لە قسەکانی جەناب توانی پرسیارێکم بۆ دروست بوو بەڕاستی ئەوەی ئێستا پێویستە بۆ چەمچەماڵ بودجەیە ئیدارەدانێکی سەلیمە چەمچەماڵ خۆی دەوڵەمەندە ئەتوانێت عێراق بژێنێت ئەتوانێت عێراق بژێنێت پێویستی بەوە نییە خێری پێ بکرێت حقیقەتەن ئەوەیە کە هەرێمی حکومڕانی لە دۆ ناوچەی سلێمانی کە سێ دەیە یعنی من نمونێ بۆ جەناب تێژێڕم چەمچەماڵ بلدۆزەری نیە خوا بلدۆزەر چیەنەوە بێ پارە یەک سیارەیەکی احتیاجیە بۆچی نیەتی بۆچی نیەتی حکومڕانی و مەنتیقەی سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بەرپرسیارە بۆچی خۆیان بە سێت سیارەکردن گادیلاکەکردن چەمچەماڵ شارەوانی چەمچەماڵ 300,000 نفوسیە بە دیاریکراوی ڕووبەری جوگرافی قەزای چەمچەماڵ بەقەدەر ڕووبەری جوگرافی سنووری پارێزگای سلێمانێ بێ نەک سنوورە بەرفرانگەیان ناو سلێمانی و قەزای سلێمانێ بێ لە سلێمانی ئیدارەی گشتی حیزب سەدان شۆفری هەیە سەدان ئامێری هەیەشی پێکە بۆ چەمچەماڵێک شۆفری هەیە باشەوە ئەمە بۆ نمونە سەرۆکی شارەوانی چەند کەسێک داوای پایتەختی شەهیدوان کردووە دوورخراونەتەوە هەر ناوێتی لێبنێت بەمە چارەسەر بێت دکتۆر من ناچارم جارێکتر بڵێمەوە من کە لێرە قساکەم وەکو بە حسێ قساکەم بە 6 ساڵ و نیو دکتۆرام خوێندووە قەبرستانی شەهیدوان فالمانێ وەکو وتم خەڵکی منتیقەی قارکەرەمی کۆنم مناڵی چەمچەماڵم یەک فلتەری جگەرە سا جگەرێکم بەرەو فلتەرەکەم قسە ناو یەک فلتەری جگەرە حکومڕانی کوردی سووری بە من نەبووە بەڵام کەم قسانە ئەکەم بەڕاستی مەبەستم ئەوەیە کە فعلا ئەو نیەتە خراپەی بەرامبەر بە چەمچەماڵیانە بیری لێ نەکەنەوە ئەمە چەمچەماڵ دۆخی چەمچەماڵ دۆخی مزایدی و سیاسی و ئەوە نییە چەمچەماڵ نەخۆشخانەی نییە 300,000 نفوسیە 6 ناحیە هەیە 6 ناحیە یعنی خوا نەخواستە کە سوکاری من یا ئامۆزاکان یا خاڵۆزاکان یا هەر کەسێکی تر کە سوکاری خۆ من خێرخوازێک غرفە و هەیوانێکی دروست کردەوە و گەرمیانێکە غرفە و گەرمیانی خۆمانە غرفە و هەیوانێکی دروست کردەوە بۆ خێرخوازی لەوێ وەکو ئەلۆن بە ئیسعافێکی کۆن نەفەر بارەکەن و بۆ ڕێی سلێمانی لە ڕێی سلێمانی هەتا 100 کەس زیاتر لەوە چ لەم چەند ساڵات جەڵتەلی دابێ و کۆچی دوایی کردبێ و جێگەی بەهەش بێت لە سلێمانیش نەخۆشخانەکان بە هەمان شێوە بۆ نمونە 38 بێت دیە نەخۆشخانەی حکومی بۆ نمونە نەخۆشخانەی شار وا ئەکەن 8 بێت 7 بێت ئیشەکە بۆی خەڵک چێ بە نەخۆشخانە ئالیەکان ئەم شێوازە لە حکومڕانی و دەستخستن سەر ناقڕی خەڵکی باش نییە ئینجا ناو چەمچەماڵە دایرما دایری چەمچەماڵیان کردو بە هێزی چەکدار و گروپی چەکدار 2 ڕۆژ پێش لافاوەکە کۆماندۆ و ئاسایشی چەمچەماڵ بانی مەقان بۆ بە شەڕیان 3 سەعات سەیتەرەی بانی مەقان داخراوە ئێمە لەم وڵاتە پێشمەرگە ئاسایش دژە تیرۆر هەموو برامانن هەموو کەسی خۆمانن بۆچی فێرانکەین تێک بەربن و پەلاماری یەکتری بن بۆیە ئێمە مادام هەموو برا یەکترین دەبێ بی لۆ بکەنەوە پلانێکی ژژگیر ڕوئیایەکمان هەبێ بۆ بەڕێوەبردننی شار بزانین شار چییە لەبەرەوە من نیوادارم ئەمە بێ بە دەرفەتێک بۆ ئاوادانکردنەوەی چەمچەماڵ بۆ دەرفەتی کار بۆ گەنجەکانی چەمچەماڵ وا بکرێم کێشانە دووبارە نەبێتەوە دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیتریان بۆ توێژینەوەی هەرێمایەتی زۆر سپاس بەخێر بێت